لە شاری سلەیمانی ئەندازیارانی کشتوکاڵی ناوخۆیی و بیانی و مامۆستایانی بەشی کشتوکاڵی زانکۆی سلەیمانی و جووتیاران کۆنفرانسێکی زانستیان لە بواری کشتوکاڵ ڕێخست تا ئەو پەیامە بگەێنە حکومەت هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان کە گرنگی بدەن بەو کەرتە چونکە خاکی هەرێم بەپیتە بۆ بەرەمهێنانی بەرەوبووما کشتوکاڵەکان و دەتوانرێت پشتی پێ ببەسرێت وەک سەرچاوەی سەرەکی داهات. ڕاگری کۆلێژی کشتوکاڵی زانکۆی سلێمانی دەڵێت تا ئێستا وەک پێویست پاڵپشتی جووتیاران نەکراوە لە بەرەمهێنانی بەرەوبووما کشتوکاڵەکان. بڵێن ڕەگەز سەرەکیانی کە کشتوکاڵێکی سەرکەوتوو پێویستی پێیەتی هەمانە، هەر لە خاک، هەر لە ئاو، هەر لە وەرزەکانی ساڵ، هەر لە دەستی کار، هەر لە جووتیاری نمونەی. بەڵام وەکوتم استراتیژی حکوومەت بەرامبەرم کەرتە ڕوون نییە، بۆیە هیچ جۆرە پاڵپشتیەک بۆ جووتیار نییە. ئەوەی مەبەستمانە لە کۆکراوەی زیاتر لە 200 توێژەری بەڕێز کە ئەمڕۆ بەشدارە لێرە و بە 73 توێژینەوەی زانستی کە دابش بووە بەسەر 6 بەشی هەموو ڕەهەندەکانی کشتوکاڵی لە خۆی گرتووە. ئەوەی کە خاڵی گرنگی من بەسمانە لێرە لە ماوەی ئەم دوو ڕۆژەیە شەنوکەوی ئەو سەرجەمەوە بابەتانە بکرێ و دوای ئەوە ڕاستپاردەیەک دەین بەلایانی پەیوەندیدار بۆی جارێکی کە حکوومەت ئەولەوێتێکی باشتر بداتەوە بە کشتوکاڵ تا ئێستا ئەولەوێت نەبووە بەداخەوە. ڕاوێژکاری کشتوکاڵی لە ژووری بازرگانی سلەیمانی دەڵێت پارێزگای سلەیمانی یەکەمین پارێزگایە لەسەر ئاستی عێراق کە زۆرترین خانووی پلاستیکی تێدایە و بەرەوبوومی کشتوکاڵی تێدا بەرهەم دەێنرێت و بەشی ناوخۆی دەکات لەگەڵەوەشدا دەتوانرێت ڕەوانەی وڵاتانی دەرەوە بکرێت. توانیمانە تا ئێستا لەم بوارانە بەشی خۆمان لە بەرهەمی کشتوکاڵی دابین بکەین، لە گەنمە، لە گۆشتی مریشکە، لە سەوزەواتە، لە پەتاتەیە، لە هێلکەیە. ئەمانە توانیمانە تا ڕادەیەکی باش تەنانەت ئێستا ئێمە هەندێک بەرهەمان هەیە لە سەوزە و لە گۆشتی مریشک ئەوەندە زیایە لە ئاستی داخوازی خۆمان، ئێمە بازارمان نییە ئێستا بۆی بنێنین. بە خانووی پلاستیکی ئێمە سلێمانی لە 75 خانووی پلاستیکی هەموو کوردستان لێرە هەیە. ئەتوانم بڵێم یەکەم شارە لەوەی کە زۆرترین لە عێراق لە ئاسی عێراقا زۆرترین خانووی پلاستیکی هەیە. ئێمە ئەتوانین نەک دابینی پێداویستی شای سلێمانی بکەین، بگرە ئەتوانین دابینی پێداویستی دە محافزەی عێراقش بکەین، چونکە ئەوەنە 13,000 خانووی پلاستیکی لە سنووری پارێزگای سلێمانی هەیە. کۆنفرانسی نێودەوڵەتی زانستە کشتوکاڵەکان ماوەی 2 ڕۆژ لە سلێمانی بەردەوام دەبێت و تێیدا زیاتر لە 70 توێژینەوە لەلایەن ئەندازیاران و جووتیارانی کشتوکاڵی و ناوخۆیی و نێودەوڵەتی پێشکەش دەکرێت. لە کۆتاییشدا ڕاپۆرتێک لەبارەی کشتوکاڵ و گرنگیدان بەو کەرتە پێشکەش حکوومەتی هەرێم دەکرێت بۆ ئەوەی پلان بۆ بوشانەوەی دابنرێت و چیتر ئەو کەرتە پشتگوێ نەخرێت و گرنگی پێ بدرێت. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.